ساڵتان لەبێت بینەرانی زاری کرمانجی گەشتێکی هەواڵەکان ڕائەگەێنین سەرەتاش سەردێر. ئەمڕۆ دادگای فیدراڵی سکاڵایەکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تاوتوێ دەکات. قوربانیانی تۆپباران و بۆردومانی سنوورەکان بە شەهید تۆمار دەکرێن. حکوومەت بازاڕی زیاتر بۆ ساختکردنەوەی بەرهەمی هەنجوین دەڕەخسێنێت. ئەمڕۆ سێشەممە یەکەم دانیشتنی دادگای باڵای فیدراڵی عێراق بۆ تاوتوێکردنی سکاڵایەکی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی دابەشکردنی کورسیەکانی پەرلەمانی کوردستان و نەهێشتنی کورسی کۆتاکان بەڕێوە دەچێت. وا بڕیار بوو دانیشتنەکە یەکشەممەی ڕابردوو لە 19/5/2024 بەڕێوە بچێ، بەڵام پارێزەر ئەیاد کاکەی کە بریکاری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە بە کوردستان 24 ڕاگەیان دوو لە دادوەرانی دادگای فیدراڵی لە مۆڵەتدا بوون، بۆیە دانیشتنەکە بۆ ئەمڕۆ سێشەممە دواخراوە. وردەکاری سکاڵاکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕۆژی یەکشەممە 6/5/2024 مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بریکارەکەیەوە پارێزەر ئەیاد کاکەی سکاڵایەکی لە دژی سەرۆکی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی عێراق لە دادگای فیدراڵی تۆمار کرد. سکاڵاکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پەیوەندی بە دوو خاڵەوە هەیە: ڕێکارەکانی دابشکردنی 100 کورسی پەرلەمانی کوردستان بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان و هەڵوەشانەوەی 11 کورسیەکەی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان. سەرۆکوەزیران داوای کردووە دادگاکە ئەو دابشکاریە بەنادەستوری بزانێ. ڕۆژی 22/2/2024 دادگای باڵای فیدراڵی عێراق 11 کورسی کۆتایی پێکاتەکانی لا پەرلەمانی کوردستان هەڵۆشاندەوە بەنادەستوری ناساندن. 11 کورسیەکە بەم شێوەیە بەسەر پێکهاتەکان دابشکرا بوو: 5 کورسی بۆ کریستیان، 5 کورسی بۆ کۆتای تورکمان و 1 کورسیش بۆ کۆتای ئەرمەن. وەڵامی دادگای فیدراڵی بۆ سکاڵاکەی سەرۆکوەزیران مەسرۆر بارزانی ڕۆژی سێشەممە 7/5/2024 دادگای باڵای فیدراڵی عێراق لە وەڵامی سکاڵاکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان فەرمانێکی بە پەلەی ئەمری وەلایی دەرکرد بە مەبەستی ڕاگررتنی ڕێکارەکانی جێبەجێکردنی بڕگەی دووەمی مادەی 2 سیستەمی 2 تۆمارکردنی بربژێران و پەسەندکردنیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی ژمارە 7 ساڵی 2024. بڕگە تایبەتەکە بە دابشکردنی 100 کورسەکەی پەرلەمانی کوردستان بەسەر بازنەکانی هەڵبژاردن کە پارێزگاکانی هەولێر 34 کورسی، سلێمانی 38 کورسی، دۆهۆک 25 کورسی، هەڵەبجەش 3 کورسیان لەلایەن کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە بۆ تەرخان کرابوو. دادگای باڵای فیدراڵی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاماژە بەوەی کردووە جێبەجێکردنی بڕگەکە ڕادەگرێت تا ئەو کاتەی سکاڵاکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکلایی دەکرێتەوە. بەڕێوەبەری تەندروستی چۆمان بە زاری کرمانجی ڕاگەیان لەبەر ئەوەی سنووری باڵەکایەتی و چۆمان ناوچەی شاخاوی و گەشتیاریە و خەڵک لە هەموو لایەکەوە سەردانی دەکەن، بە تایبەت لە وەرزی هاویندا، بۆیە زۆرجار حاڵەتی پێوەدانی مارود و پشک ڕوودەدا. دکتۆر ئەحمەد حەسەن بەڕێوەبەری تەندروستی چۆمان بە زاری کرمانجی ڕاگەیان هەر هاوڵاتیەک یاخود گەشتیارێک مارود و پشک پێوە بدە، ئەوە دەگەێنرێتە نەخۆشخانە ئەو بنکانەی فریاگوزاری 24 کاتژمێریان هەیە بۆ وەرگرتنی دەرزی دژە ژەهر. هەروە سنوورەکەمان شوێنێکی گەشتیاریە و بە تایبەت لەم وەرزەدا، بۆیە ئەم حاڵەتانە دێنە پێش، لە هەمان کاتیشدا چارەسەری پێویست وەردەگرن. بەڕێوەبەری تەندروستی چۆمان باسی لەوەش کرد ئەو دەرزی و دەرمانانە بە زۆر شێواز بەکاردەهێنرێن، ئەوانش ڕۆژی یەکجار یاخود بە گوێرەی خشتە 7 یان تاوەکو 14 یا تاوەکو 21 ڕۆژ. هەندێک حاڵەتی شەیە دەرزیەکە تێکەڵ دەکرێت بۆ ئەوەی تەندروستی کەسەکە جێگیر بێت. دکتۆر ئەحمەد حەسەن ئەوەشی خستە ڕوو پێشتر لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر دەرمانی دژە ژەهراویەکان بۆ چۆمان ڕەوانە دەکرا، بەڵام لە ئێستادا لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران دابین دەکرێت و ئەم ساڵیش بە شێوەیەکی ڕێکوپێکتر دابینکراوە بۆ نەخۆشخانەکان و ئەو بنکە تەندروستیانەی فریاگوزاری 24 کاتژمێریان هەیە. لا کۆتاییدا بەڕێوەبەری تەندروستی چۆمان دەڵێت بە شێوێکی گشتی هەندێکیان ڕێژەیان زۆر باشن و ئەو دەرمانانەوە دێکشیان سنووردارن. ئەوەش ئەو ڕێژێک کە بۆ سنووری داری سۆران دیاریکراوە، ئەوانیش بەسەر نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی قەزا و ناحیەکانی ئیدارەی سۆران دابەش دەکرێت. بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەتفالکراوانی سۆران دەڵێ ئەو کەسانێک لە نزیک ناوچە سنووریەکان دەبنە قوربانی تۆپباران و بۆردومان بە شەهیدی هاوڵاتی تۆمار دەکرێن، بەڵام ئەگەر پێشمەرگەیان هێزەکانی بەرگری بن لە سەنگەر بن دەکرێنە شەهیدی سەنگەر. کەریم کاوە بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوانی سۆران
بازاری کرمانجی ڕاگەیان بۆ تۆمارکردنی ناوی ئەو کەسانەی کە دەبنە قوربانی بە تایبەتیش لە ناوچە سنووریەکان بەهۆی بارودۆخی سەربازی لێژنەی تایبەتمەند هەیە بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری ڕووداوەکە و دواتر بە پێی ڕێنماییەکانی وەزارەت دەکرێن بە شەهیدی هاوڵاتیان شەهیدی سەنگر. لە کۆتایی هەواڵەکانیش پێشبینی دەکرێت لەبارەی کەشوهۆی ئەمساڵ کاریگەری باش بۆ سەرزیادبوونی بەرهەمی هەنجوین هەبێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەوڵدایە بۆ بەهێزترکردنی کەرتی کشتتوکاڵ و زیاتر پشتیوانیکردنی جوتیاران بازاڕی زیاتری دەرەچی بۆ بە بازارکردن و ساختکردنەوەی بەرهەمەکان بڕەخسێنێ. بەرەپێدانی کەرتی کشتتوکاڵی بۆ بازارکردنی بەرهەمی خۆماڵی لە دەرەوەی وڵات یەکێکە لە خاڵە گرنگەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمەش وەک هەوڵێک بۆ وەرچەرخان لە کەرتی ئابووری هەرێمی کوردستان بۆ ئەوەی پشتبەستن بە نەوتکەم بکرێتەوە و خاچی بە پیتی هەرێمی کوردستان بکرێتە بەشێک لە سەبەتەی خۆراک هەم بۆ ناوخۆ و هەمیش بۆ هەناردەکردنی دەرەوە. بە بازارکردنی بەرهەمی هەنجوینی کوردستان یەکێکە لەو بەرهەمە خۆماڵیانەی لە درەوەی هەرێم بە بازار کراوە. ئەمەش بۆتە هاندەر بۆ مێشوانان تاوەکو پەرەی زیاتر بە پرۆژەکانی مێشەوانی بدەن. بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان لە سەرتاسەری هەرێم 8635 مێشەوان هەن و خاوەنداریەتی 330,000 مێژ دەکەن و تەنیا لە ساڵی ڕابردوو بەرهەمی هەرێمی کوردستان لە هەنجوین زیاتر لە 660 تۆن بووە. لە 29 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو بە سەرپەرشتی ڕاستەوخۆی مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی جێبەجێکردنی کارنامەی کابینەی نوێمی حکوومەت بۆ بەهەمە چەشنکردنی ئابووری و پاڵپشتیکردنی جوتیاران و بەهێزکردنی کەرتی تایبەت 2 تۆن هەنجوینی کوالیتی بەرزی کوردستان لە ڕێگەی ئاسمانیەوە هەناردەی قەتەر کرا. ئەمە جیالەوەی بەشێکی دیکەی بەرهەمی هەنجوین لە بازارە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و عێراق ساخ کراوەتەوە. بە یارمەتی هاوکارانم لە کۆنتڕۆڵ گەشتی هەواڵەکان ڕاگەیەندرا کاتێکی شەت.